ئەوە سەبارەت بە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوەی لە بەردەم پەرلەمانی کوردستان خوێندرایەوە و ئەو هەموو بەڵێنانەی تیا بوو تا ئێستا کە هیچی لەو بەڵێنانە جێبەجێ نەکراوە و ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو لایەنانەی کە حکوومەتی هەرێمیان پێکەیناوە بە تایبەتی سێ لایەنە سەرەکیەکە نزیکەی 483 بەڵێنیان لە هەڵبژاردنەکان داوە بە خەڵک هەر لە بودجە و موچە و دەرفەتی کار و چاکسازی و خۆشگوزەرانی و سلفەی عەقار و سلفەی زەواج و خانوو بۆ کرێنی شینان و هەتا دوایی دایان بەڵام بەڵێنەکان وەکو بڵقی سەر ئاو بوون تا ئێستا کە کوردستان لە قەیرانێکی گەورەدا دەژی و ئەو قەیرانە بەرۆکی هاوڵاتیانی کوردستانی گرتووە بۆیە پێم وایە لە ماوەی ئەو چەند مانگەی ڕابردوودا حکوومەتی هەرێم نەیتوانیوە هیچ لە بەڵێنەکانی جێبەجێ بکاتن ڕەنگە بەشێکی پەیوەست بێ بە بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان و بەشێکیشی پەیوەندی بە ئەو سیاسەتەیە کە لە بواری ئابووریدا حکوومەتی هەرێم پەیڕێوی کردووە سەبارەت بە چاودێری پەرلەمان لەم خولەی ئێستادا کەمترین ڕۆڵی چاودێری بینیوە بۆ سەر کاروبارەکانی حکوومەت یەکێ لە ئەرکەکانی سەرەکی پەرلەمانی کوردستان بریتێ لە دانانی یاسا دووەم چاودێریکردنی کاروبارەکانی حکوومەت و پەسەندکردنی بودجەی هەرێم ئێمە بۆ خۆمان دەزانین لە ئەوە ماوەی 6 ساڵە بودجە بۆ پەرلەمانی کوردستانە بە پاساوی یاخود بە بیانووی ئەوەی کە حکوومەتی عێراقی بودجەی کوردستانی بڕیوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە بودجەش نییە وەکو دەڵێ ژمێرەی کۆتایی یاخود حیساباتی ختامی تا ماوەی ئەم 6 ساڵە ئەو 5 ساڵی ڕابردوو تا ئێستا ژمێرەی کۆتاییش بۆ پەرلەمان نهاتەوە بە بەلایانی کەم بۆ ئەوەی ئاگاداری خەرجەکانی حکوومەت بێن نەک داهاتەکان و کەم کەس هەیە لە پەرلەمان بزانێ حکوومەت داهاتەکانی چەندە وە چۆنی خەرج دەکا هەموو بڕیارەکان لای حکوومەتە و حکوومەت هەموو کاروبارەکان بڕێوە دەبات بەڵێ بەس سەبارەت بەوەی کە ئێوەی نەتانتوانیت لێپرسینەوەی بکەم بەوەی کە بەڕێزت دەڵێ 483 بەڵێن لە بەرنامەی هەڵبژاردننی و سێلانی پێکێنەری حکوومەت بە خەڵکدا بەڵام جێبەجێ نەکراون و بە بەڵقی سەر ئاو ناویان دەبێت کارنامەی بڵین کابینەکەش ئەی پەرلەمان مادام ئەو بەڵقی سەر ئاوی ڕۆڵی پەرلەمان چیەنی هیچ لەلایەن فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆنیشی چاوڵێک نەدراوە بۆی کە لێپرسینەوەیان لێ بکەن ڕەنگە ژمارەی ئەندامانی ئۆپۆزیسیۆن ئەو 4 فراکسیۆنەی کە لە پەرلەمان هەنا ژمارەکان بەشی ئەوە نەکاتن بتوانین لێپرسینەوە و لێپێچینەوە لە حکوومەتی هەرێم بکاتن و چەند جارێکیش میوانداری هەندێک وەزیری بەڕێز کراوە بەڵام کارەکان لە چوارچێوەی چاودێریکردنەوە بە زیاتر بە مەبەستی ئەوە بووە کە پرسیاریان ئاڕاستە کراوە و تا ئێستا کە پەرلەمان نەیتوانیوە نەکرد ئەو خولە لە 4 خولەکەی ڕابردووش بە درێژایی ماوەی ئەو 28 ساڵە پەرلەمان نەیتوانیوە تا ئێستا کە لە ماوەی ئەو 28 ساڵە متمانە لە یەک وەزیر بسەنێتەوە لە یەک بریکاری وەزیر بسەنێتەوە نەیتوانێت کەس لێپێچنەوەی لێ بکا و کەس سزا بدرێت بۆیە پێم وایە پەرلەمان ڕۆڵی بە گوێرەی پێویست نییە و نەیتوانیوە تا ئێستا کە ئەو ڕۆڵە گرنگەی خۆی ببینێ لە چاودێریکردنی کاروبارەکانی حکوومەت باشە ئەی سەبارەت بەوەی کە ئێستاوەی کێمە لە پەرلەمان بینیمان سەرنەوەی پارێزبەندی لە پەرلەمانتار سۆراومەت یعنی ئێمە پێچوانەی کارنامەی کابینەکەش بوو کە پێشتر باسی زەمینە سازیان دەکرد کە خۆشتان حوتیار بایکۆتیم کۆبنەوەتان کرد مەسەلەی سەرنەوەی پارێزبەندی بە جۆرەی پێڕێوی ناوخۆ شتێکی یاساییە یعنی شتێک نییە لە دەرەوەی یاسا بێ بەڵام بە تێڕوانینی ئێمە وەکو فراکسیۆنی ئازادی ئێمە دوو تێبینیمان هەبوو یەکەمیان ئێمە دەزانین کە کوردستان لە بەردەم هەڕەشە و مەترسێکی گەورەدایە و وەکو هەموو ئاماژەکانیش دیارن ئێمە تووشی قەیرانێکی ئابووری و دارایی گەورە بووینەتەوە بێکاری بێئیشی گەندەڵی و جگە لەوەش ئێمە لەسەر ئاستی عێراقیش تووشی بڕینی بودجە و موچە و قوتی خەڵکی بووینەوە لە بەرامبەریشدا ناوچە کوردستانیەکان خۆمان دەبینین ڕۆژانە هاوڵاتیانی کوردستانی لە دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان چیان پێ دەکرێت هەم لەلایەن میلیشیا چەکدارەکانەوە هەم لەلایەن چەکدارانی داعشیشەوە سەرباری ئەوەش خۆشمان هەموو دەزانین دەوڵەتانی دراوسێ بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ناری ئەو ئەزمونەی کوردستانن
بۆیە کاتێک کە ئێمە پێویستمان بە تەبایی و یەک ڕێزی و یەک گوتاریە لەسەر ئاستی عێراقا بۆیە دەبینین بەدەست پێشخەری سەرۆکایەتی هەرێم کۆبنەوەی حزبە سیاسیەکان دەکرێت و کۆبنەوەی ئەو لایەنانە دەکرێت کە نوێنەرایەتیان ئەندامی پەرلەمانیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی هەیە بۆ ئەوەی کورد یەک ریزبی و یەک دەنگ بێ بەرامبەر مەسەلە چارە نووسازەکان و ئەوەی پەیوەندی بەگەلی کوردستانەوەیە بەڵام لە ناو خۆدا دەبینین بە شێوەیەکی تر کارەکان بەڕێوە دەچی بۆیە کاتی سنەوەی متمانە یاخی خستنە بەرباسی ئەو مەسەلەیە لە بەرنامەی کاری پەرلەمانە پێمان وا بوو کارێک کاتەکەی گونجاو نییە کاتەکەی گونجاو نییە و درست دەخاتە نێولایەنەکانی کوردستانی کە لە هەموو کات ئێستا پێویستیمان بە یەکریزی و تەبایی و هاو ئاهەنگی هەیە لەگەڵ یەکتریا بۆیە و پێمان وا بوو پەرلەمان ئەوەی هەیەی سەچی دەستی قسەکردنا لەسەر ئەو بابەتانە بۆیە ناکرێت پەرلەمانتار متمانەی لێ بچێتەوە بەو شێوازەی کە هەیە.